This is NRT's Dialogue. سڵاوتان لێ بێ من توانە عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەیشتمەوە. بابەتی ئەم ئەڵقەیەمان قسەکردن لەسەر گۆڕانی دیموگرافی لە هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە جگە لە میوانە هەمیشەیەکانمان میوانێکی تایبەت ئەم جارە میوانمانە کە عەتا قەراخی ڕۆشنبیر بەخێرهاتنێکی. زۆر سوپاس. هەروەها لە میوانە هەمیشەیەکانمان دکتۆرە چۆمان هەردی، ڕامێر مەحموود، شوان محەممەد. هەموو لایەک بەخێر بن. کاگە عەتابا لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئێمە لە عێراقێکە ئاژین کاتی خۆی عێراقێ بووە سەرباری هەموو ئەو نقطە قوت زعفانەی کە لە پێشواهی بووە سەرباری هەموو نیشانە پرسیارە تاریخی کە لەسەر شێوازی دروستبوونی هەیەی بەڵام کۆمەڵگەیەک بووە فرە کولتور بووە فرە ڕەهەند بوو لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەنانەت لە ڕووی نەتەوەییشەوە هەتا ساڵی 47 بەپی دوایین ئەحسایی ساڵی 1947 پێش 57 پێشەوەی جوولەکەکان لە عێراقا بڕۆنە دەرەوە یا با بڵێن تەهجیر کرێن لە سا حوتی عێراق بریتی بۆ لە ئەقلیاتی ئاینی و ئەقلیاتی نەتەوەیی لە دواییە ئێمە بە مرور زەمن بەرە ئەو ڕۆشتین کۆمەڵگەکەمان لە کۆمەڵگەیەکی فرە کولتور و فرە ئاینیەوە بەرە ئەوە ڕوا کە بەرە کۆمەڵگەیەکی یەک ڕەنگ و یەک بۆن بڕوە لە ئێستا لە عێراقا لە دوایەوەی کە هەڵبەت جوولەکەکان لە عێراقانەمان و ژماری مەسیحەکان بە شێوەیەکی زۆر کەمیان کرد لە ڕێژەی لە سایە چوارەوە گەشتۆتە ڕێژەی لە سایە دوو کەمتر ڕێژەی هەبوونی ئەقلیاتی با بڵێن ئاینی لە عێراقا ئێستا کەمترە لە سێ لە کاتێکە ڕۆژگارێک لە سایە حەوت بووە ئەمە جگە لەوەی کە ئێستا جۆرێک لە جۆمسەرگیری تایفی لە عێراقا دروست بووە کەوای کردووە ئێمە لە مەجموعی 18 پارێزگا لە عێراقا 9 پارێزگای شیعیمان هەبێ کە پێنجیان لە سەدا 100 پاک و تەمیزن بە شیعە محافظەیەکمان هەیە کە ئەنبارە لە سەدا 100 محافظەیەکی سونیە لە هەرێمی کوردستانە لە سەدا 100 سلێمانی بە پێی ئەحسایی 57 شارێکی تەواو کوردیە و لەسەر شارە با بڵێن یەک ڕەنگەکان حسابە ئەمە بە شێوەیە کە استقطابەکە بە شێوەیە کە تەنانەت شارێکی وەکو بەغا کە یەکێکە لە شارە فرە کولتوریە و فرە ئاینی و فرە مەزهەبی و فرە نەتەوەیەکانی عێراق وای لێ هاتووە کە لەناو خۆیان جۆرێک لە دابەشبوون تا دابەش بووە منطقی سەدرەکان بەرەو بۆ شیعە ساق بووەتەوە منطقی عەزەمی ئەوانە بەشیشی هەرە زۆری و لەسەر شارێکی ناو شارە مەڵتی با بڵێن نەتەوەیەکە حسابە و ئەوە شارێکی سونیە لە ناو بەغایە ئەم تەحەولە کە لە عێراقا هەیە لە ماوەی ڕابردووە تا ئێستا کە بەرەو ئەوە ڕۆین لە کۆمەڵگەیەکی هەمە جۆری ئاینی و کولتوری و نەتەوەیەوە بەرەو یەک ڕەنگی بڕۆین چکاریگەریەکی سلبی هەیە و هۆکارەکانی چییە؟ بەڵێ سەرەتا سوپاسانەکەم بێگومان ئەگەر ئێمە سەیری کۆمەلگا جۆراوجۆرەکان بکەین بە دڵنیاییەوە فرە کەلتوری یا جۆراوجۆری کەلتور بێگومان یەکێکە لە سەرچاوەکانی هێز و بنەمای هێزەوە باشترین بوو نەتوانین کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای سویسری یا کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای ئەمریکی کە ئەو هەموو هێزەی هەیەی ئەو شارەوەی کە ئاشکراش بووە بریتە لە ئەو سەرچاوی کە سەرچاوی فرە کەلتوری و تەنان فرە ئیتنیکی و فرە ڕەهەندیە لە بۆچوونەکانە. هەڵبەت ئەگەر سێری کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای عراقی بکەین کە بەداخەوە ڕەنگە کۆمەلگاکە خۆی هەر لە سەرەتای دروستبوونیەوە خاصەتی کۆمەلگای بە تەواوەتی وەرنەگرتووە بەوەی کە جۆرێک بێت لە هۆمۆجینێز واتە جۆرێک لە ئینسیجانێکی تەواویتیان نەبووە لەبەرەوەی ئەم کۆمەلگایە کە بە شێوەی فرەیی دروست کراوە نەک دروست بووە ئەمە بۆ خۆی ڕەنگە لە بنەڕەتەوە کێشە بوو بێت وە من پێم وایە هەتاکوی ئێستش کە گەڕانەوە بۆ ئەو حاڵەتی ئیستیقطاب تائیفی و مەزهەبی و ئاینی و ئیتنیکی کە لە عێراقا هەیە وای کردووە فرێتەکەی کە لە عێراقا یا فرە ئیتنیکی یا فرە مەزهەبی یا فرە ئاینی بەداخەوە لە جاتیوی بنەمای وزە بێ بنەمای هێزی شارەوە بێت وە سەرچاوەیەک بێ بۆ دروستکردنی زمینەیەک بۆ پێکەوە ژیان بەداخەوە بووە بە سەرچاوەی ململانەیەکی خوێناوی سەخت کە وای کردووە سیمای کۆمەلگایەکی پڕ لە ئاژاوە پڕ لە پەشێوی کە ئەوەش گۆڕێتی بۆ کۆمەلگایەکی داخراوت و جەنابەتی زانی هەمووش ئەیزانین کە فرە کەلتوری بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە بە سەردەمی دەوڵەتی عوسمانی کە وەکو ئیمپراتۆرێتێکی ئاینی فرە ئیتنیکی کە کۆمەڵێک نێتەوە و ئیتنیکی جۆراوجۆر و مەزهەبی جۆراوجۆری و ئاینی جۆراوجۆری کۆ کردبەوە تا ڕادەیەکی زۆر کە لەو سەردەما ئیمپراتۆرێتێکی خێڵایەتی ئاینی زۆربەی ئاین و مەزهەبە جیاوازەکان توانیوانە پێکەوە بژین و نەتەوە جیاوازەکان توانیوانە پێکەوە بژین و دەتوانم بڵێم ئەو قۆناغەکە هەتاکو ساڵی 1970 و تەنان تا ساڵی 1920 ئەگەر بەراوردی بکەین هەستەکەی بنەمای پێکەوە ژیان
لە سنووری دەوڵەتی عوسمانی کە عێراقیش بەتەکید هەرسێ وڵایەتێکە کە بەشێک بووە لە دەوڵەتی عوسمانی و کاتەیە شێوازێکی پێکەوەژیانی ئاساییتری هەبوو بۆ نمونە بەشێک لە جوولەکەکان لەم ڕوبەرا ژیاون کە ڕوبەری ئیسلامە مەسیحیەکان لەم ڕوبەرا ژیاون اینجا چەندین نەتەوەی وەکو عەرەب و تورک و فارس و کورد و ئەرمەن و هەموو ئەوانی کەش پێکەوە ژیاون و ئەوەی کە کێشەی گەورەیە کێشەیەک ڕەنگە لە سەردەمی جەنگی جیهانیوانە ئەو کێشە گەورەی کە کێشەی نێوان ئەرمەن و تورکەکان یا کوردیشی تێوە ئاڵێن ئێنا کێشەی وا ئاشکرای ئیتنیکی و مەذهبی وها دروست نەبووە کە شایانی باز بێ نامێ بگەڕێنەوە بۆ سەردەمی سەرەتای شیعە و سوننە و کەربەلاوانە ئەویان وەزعێکەیە بەڵام هەموو ئەوەش ئەزانین کە لە مێژووی دروستبوونی عێراقەوە لە سێ ویلایەتەکەش کە ئەو ڕێژەی کە جەناب بردوتە ڕێژەی لە سەدا حوتە تا ساڵی 1940 وە بە پێی هەندێک لەسەر ژمێریەکان ئەوەی کە هەیە هەتاکو سەرەتای جەنگی جیهانی یەکەم ڕێژەی جوولەکەکان لە عێراق و لەم ناوچەیە لەوەش زیاتر بوون ڕێژەی فەلەواتە مەسیحیەکان لەو ڕێژەیە زیاتر بوون ئەو کاتەیە ئەرمەنیش لە عێراق و لەم ناوچەیە هەبوون و بە شێوەیەک دەتوانم بڵێم ڕەنگە مەشاکیل هەبوو بێ بەڵام ئەو مەشاکی لە گەورەیە نەبووە بە شێوەیەکی تاڕادێک باش پێکەوە ژیاون ئەمەش ئەوە ئەگەینێ بەڕاستیەکەی ئەگەر تەنانەت مەسائلی ئاینی یان مەذهبی ئەگەر وەکو ئەو شێوەیە وەری بگرین کە بە سروشتی خۆی هاتوۆتە خوارەوە نەبووە بە بنەمای ئیدارە و نەبووە بە بنەمایەک بۆ دروستبوونی حیزب و سیاست وانە من پێم وایە ئەوە زەمینەیەکی هێمنە و ئەو ژێ حساسانەی ئاین و مەذهب و ئیتنیک کە نەور و ژێنراون و خوتوکە نەدراون وایە لێ نەکراوە کە بۆ ها بەکار بهێنرێن کە جۆرێک لە سێڵفشنێز خۆپەرستیەک یا هەر بەخۆ خەریکبوونیان تیا دروست بێ بنەمایەکی فراوان و زمینەیەکی باشە بۆ پێکەوە ژیان بەڵام لە ڕاستیان لەگەڵ سەرهەڵدانی سەرتاسادەکانی ناسیۆنالیزم و هەستی نەتەوایەتی لەم ناوچەیە کە تۆ زانی ئاینیش بە تایبەتی ئاینی ئیسلام کە ئاینی سەرەکی بووە لەم ناوچەیە بووە بە یەکێک لە پایەکانی ناسیۆنالیزم لەم ناوچەیە لەگەڵ بنەماکانی عەقڵی خێڵایەتی بە عەقڵی خێڵایەتی عەرەبی و عەقڵی خێڵایەتی تورکی و کوردی و هەموو ئەوانش دەوری نێگەتیف و خراپیان بینیوە لەوەی کە هەریەکە بە ئاراستەیەک بێوێ زیاتر بنەمای خۆی و بوونی خۆی پەرە پێ بداوە ئەوەش وای کردو بەڕاستیەکەی جۆرێک لە تەسەکردنەوەی ئەو ڕوبەرە بۆ پێکەوە ژیان دروست ببێت و وای لێ هاتوو من پێم وایە سەرەتای ئاژاوەکان لەو کاتەوە دەست پێەکەن کە سەرەتای سەرهەڵدانی ناسیۆنالیزمەوە بەکارخستنی پایەکانی ئاین و خێڵایەتی و خوێن و هەموو ئەو شتانە زایدەن هەندێک پایی ئابووری و هەندێک پایی پەیوەندی کۆمەڵایەتەکانیش کە هەموو دەوری نێگەتیفیان بینیوە لەوەی کە ئەم پێکاتانە لە جیاتیەوەی وەکو بنەمایەک و کۆمەڵی پێکاتی جیاواز پێکەوە کار بکەنەوە پێکەوە یەکتر قوبڵ بکەن بەداخەوە بەرەوەی بردووە کە لە یەکیان دوور بخاتەوە وردەوە بە دژی یەک بەکار بهێنرێت. زۆر سپاس چۆمان خانی یعنی ئێمە کە سەیری ڕاپرسیەکانەکەین با بڵێن کە سەیری ئامارەکانەکەین لە 6 ساڵی ڕابردووە عێراق لە کۆمەڵگەیەکی هەمەجۆرەوە بەرەو ئەوە بێ بە کۆمەڵگەیەکی یەکڕنگ لە دوایە ئەگەر بینە سەر تاریخی نوێ با بڵێن مێژووی نوێ دوای کەوتنی ڕژەمی بەعەز لە 2003ەوە سیرەکەین دیسانەوە شەڕە تازەکان ئاخر شەڕیشان شەڕی داعش تەنانەت ئەو پارێزگایانەشی کە لە عێراقا بە پارێزگای تێکەڵاو حساب بوون لەناو ئەوانەشا جەمسەرگیری دروستە بێ بەهۆی ئاوارەبوونی خەڵکەکانیەوە واکرێ لە ناو شارەکانە دیسانەوە جۆرێک لە جەمسەرگیری تایفی و نەتەوەی و ئەوە دروستە بێ ئەمە وای کردووە بە شێوەیەکی گشتی ئێمە لەبەردەم دیموگرافیایکی تازایین لەبەردەم جۆرێک لە هاوسەنگی دیموگرافیاین کە پێچەوانەی گیانی پێکەوە ژیان و یەکتر قوبڵکردن و پێکەوەیە تۆ چۆنی بینی؟ زۆر ڕاستە سیاسەتی نەتەوەی لە منطقەیە زۆر گرنگی هەبوو بۆمە بۆ نموناگەر سەیری هەر لای خۆمان سەیری کەرکووک بکەین لە ڕووی مێژوویەوە مەسەلەن کورد و شیعە کێشەیەکی ڕاستەخۆ لە بینیانان نەبووە هەردووچیان چەوسانەتەوە بەدەست سنەی خاوەندە سەڵاتەوە لە عێراقا بەڵام سەیرەکەی دەوڵەتی ناسیۆنالیستی عێراقی وەختێک کە تعریبی کەرکووکەکە زیاتر شیعە ئەهێنێ بۆ کەرکووک ئەمەش بۆتە هۆیەوەی کە لە ڕووی مێژوویەوە ئێستا کێشەکە بۆتە کێشەی بینی شیعە و کورد لە کاتێکە لە پێشتر ئەم کێشەیە لە نێوان مەسەن عەرەبی سوننە و کووردا هەبووە بەڵام حکوومەت تێوەگلانی شیعە و کورد لەگەڵ یەک و تێکچوونی پەیوەندیان ئەمە شتێک استراتیجیەکە کە ئیشی لەسەر کراوە و هەروەها شەڕە تایفیە بەڵام لە ڕاستیە من ویستم تیش بخەمە سەر ئەم گۆڕانکاریانەی دوایی کە ڕوویداوە ئەم خێرایی کە ڕوویدا لە گۆڕانی دیموگرافی کوردستانە بە پێی راپۆرتێکی بانکی نێودەوڵەتی لە ساڵ 27 دانیشتوانی کوردستان ئێستا ئاوارە و پەنابەرن و ئەمەش تەنها لە 2012 دەستی پێکردووە لەگەڵ ئاوارەبوونی سووریەکانە لە سەرەتای 2012 شەپۆلی یەکەم پەنابەرەکان دێن و هەروەها لە پەلاماری داعش بۆ عێراقدا لە 2014
ئاوارەکان دەست پێکەن بەوەی کە بێن بۆ کوردستان 250,000 بەس خەڵکی سووری لە کوردستانە لە 196 پەنابەرەکان لە کوردستانن و زیاد لە 1.5 ملیۆن ئاوارە و پەنابەر هەیە لە منطقەی کوردستانە بە تەنها. ئەمە بۆتە هۆیەوەی کۆمەڵی کێشەی تر دروست بووە. ئەم گۆڕانکاری کە هندروسیەکە ئاوارەی لە کۆمەڵگەیەکە دروستێکە بۆ نمونە مەسەڵەن شاری هەولێر و دهۆک جیاوازن هەروەکو خۆت باست کرد سلێمانی یەکێکە لەو شارانەی کە لە ڕۆی دیموگرافیەوە زۆر یەکجۆر بووە. زۆرینەی کووردە زۆرینەی مسلمانە کەمایەتێکی مەسیحیتایە بەڵام بەقەت هەولێر نییە سنی شافعیە. سیرەکەی هەولێر مەسەڵەن تورکمانی هەبووە مەسیحی هەبووە کەرکووک عەرەبی هەبووە تورکمانی هەبووە دهۆک بە هەمان شێوە یەزیدی هەیە ئاسووری هەیە و هەروەها بەڵام سلێمانی زۆر یەکڕەنگتر بووە لە شارەکانی تر. بۆ لە پڕێکا سەیرەکەی پەنابەر هاتووە ئاوارە هاتووە کەسانی شارە هەن لێرا بینن و ئەوەی کە بۆ من جێگەی سەرنجاوەیە کە بۆ میلەتێک کە بەشێکی زۆری ژیانی خۆی پەنابەر بووە و پەنای بردووە بۆ خەڵکانی تر و هیچ ئەزمونێکی نییە لەوەی پەنای بۆ ببرێت ئێمە ئێستا پەنامان بۆ برێ لە ڕابردوایمە هەمیشە پەنامان بردووە بۆ ئێران مەسەڵەن لە 60ەکانە لە 75 لەنەوە یەکە لە 1970 لەنەوە 6 کەم کورد هەیە ئەزمموی پەنابەری نەکردبێت بەڵام ئێستا لە حاڵەتێکین کە لە پڕێکە لە ماوەی 2 ساڵە کەسانێکی زۆر ڕوەکەنە منطقەکەی ئێمە و ئەم هینە ڕیاکشنێکی زۆر خراپ کاردانەوەیکی خراپی هەبووە لە ڕاستەیە ئەوەی من هەستی پێەکەم ڕاسیزمێکی زۆر بەربڵاو هەیە بەرامبەر بە کەمایەتی عەرەبەکان و هەروەها تەبعیزێکی زۆریش هەیە بۆ یەزیدیەکان گەرچێمانە کوردیشن بەڵام کێشە ئاینیەکان و کێشە ئەتنیەکان لە پڕێکا زۆر زەق بوونەتەوە بۆچی کۆمەڵی هۆکار هەیە مەسەڵەن یەکەمیان کێشەی اقتصادی ئێمە لەگەڵ بەغا کەمکردنەوەی بودجێ یان نەدانی بڕینی بودجەی کوردستان و کێشەی ئابووری ئێمە قەیرانێکی ئابووری سیاسی ئیداریە کە پەیوەندی بە هاتنی پەنابەرەکانەوە نییە ئەمە چارەسەرێکی سیاسیە بێ بۆ بکرێ حکوومەتی کوردستان لەگەڵ عێراقا بەڕێکەوە ئەمە خەتای ئەو پەنابەرە عەرەبە نییە کە هاتووە یا ئەو ئاوارە عەرەبە نییە کە هاتووە لێرە ئەژی ئەمە کێشەیەکی ئێمەیە لەگەڵ دەوڵەتی ناوەندی دووهەم شت کە بۆ تەمایی کێشاوەیە بێگومان کەسانێک هەن لەناو ئەم کەمایەتیە لەناو کوردیشە و لەناو عەرەبیشە کە پشگیری لە داعشەکەن ئەمە ڕاستە خانەی نووسوو هەروەک چۆن لەناو کووردا هەیە لەناو عەرەبیشە هەیە بەڵام ئەمە کراوە بۆ بەهانە بۆەوەی کە عەرەبەکان وەکو هەمویان وەکو پشگیری داعش و وەکو کەسانێک کە مەترسین بۆ سەر ئێمە وەکو تێرۆریست سیر بکرێن کە هیچ ڕەوانیە هەروەک چۆن خانە نووسووە کوردەکان و تاکە کوردەکانی کاچنە ناو داعشەوە دەبێت وەکو تاک سیر بکرێن نەک وەکو کۆمەلگای کوردی دەبێت عەرەبانش کە پشگیری لە داعشەکەن بە هەمان شێوە سیر بکرێن کە ئەمە کۆمەڵی تاکە کەسن کە ئەماکەن وە کۆمەلگای عەرەبی ئاوارە کە ماڵی لێچێک چۆ ژیانی لە مەترسیای هاتووە ئێرە ئەمە خەتای ئەو نیە کەواتە کێشەی ئابووری ئێمە پەیوەندی بە هاتنی عەرەب و بێگومان هاتنی ئاوارەکان فشاری هێناوە بۆ سەر اقتصادی ئەمە بەڵام کێشەی سەرێکی ئەمە لەگەڵ دەوڵەتی ناوەندیە و کێشەی داعش ئێمە چەند خانەی نووسمان لەناو عەرەبا هەیە لەوانەیە زیاتر لەوەش لەناو کووردا هەمان بێ سێهەم شدەوەیە کە مەسەن خەڵک ئەڵێت ئەم عەرەبانە هاتوون وەڵێن من هینە کوردی نازانمەوە بێ بە عەرەبی قسە بکەن ئەمە خەتای ئاوارە عەرەبەکان نییە بەڕاستی خەتای ئاکامی کۆمەڵێک شتە یەکەم ئەوەیە کە ئێمە لە ئێستاش بەشێکی لە دەوڵەتی عێراق و دەوڵەتی عێراق دوو زمانی ڕسمی هەیە کە کوردی و عەرەبین عەرەبێک کە هاتووە و هەمیشە گروپی سەردەست بووە و هاتووە کوردستان بە بەشێ لە دەوڵەتی عێراق زانێ ئاساییە کە تەسەوور کە هەموو کەسێ لێرە عەرەبیە زانێ دوو هەمانکە کە ئێمە گەر پێمان وایە حەقە ئەو کوردی فێر ببێ ئایا هیچ دەرفەتێکمان بۆ ڕەخسانەوە کە فێر ببێ ئایا کۆرساتمان بۆ ئاوارانە کردوتەوە کە فێر ببن زمانی کوردی هیچ نەبێ گەنجەکان مناڵەکان فێر ببن و تێکەڵاو بن هەستەکەم ئەم هاتنی ئاوارەکان بۆ ئێرە و پەنابەرەکانیش هەستەکەم وەکو چۆن کۆمەڵێک کورد هەنەچن بۆ ئەوروپا مەسەڵەن هەموو ئەمریان لە لەندەنەژی بەڵام لە لەگەڵ کوردێکە ئیشەکە لە دوکانی کوردێکی عەرەبێکی ئیشەکە تێکەڵ نابێت ئینگلیزی فێر نابێت لەگەڵ ئینگلیز هەڵناسێ و دانانیشێ دوایی مناڵەکانی گەورە بن مناڵەکە ئینتیگراسیۆنەکە تێکەڵە بێ و کێشەی جیلی دووهەم دروستە بێت لەوانەیە پەنابەرەکان و ئاوارەکانیش هەمان کێشەیان هەبێت لە وڵاتە لەبەرەوەی گۆڕانکاریەکان زۆر خێرابوون و من میستەکیت لەوە بکەمەوە کە ئەم کێشانەی ئێمە هەمانە ئەوان نەکەین بە هۆکار کێشەکانی ئێمە دەبێت خۆمان لە ڕووی سیاسی و ئیداریەوە حەلیان کەین و ئەم تونند و تیژی و تەبعیزکردنی عەرەب و بە کەمزانینیان و سیرکردنیان زۆر بەڕاستی جێگەی سەرنجە بۆ میلەتێک کە خۆی چەندین جار مەجبور بۆ هاوکاری خەڵکی پێویست بۆ هاوکاری کراوە بڵێ کاک ڕامێر چۆمەخان ئیشارەتێکی مهمی باسیەوەی کرد کە کورد لە مێژووە
شوناسی ئاوارەی هەبووە ینی زیاتر ئاوارە بووە بەڵام بۆ یەکەم جارە کە خۆی ئەم جارە ماڵێکی هەیە خەڵک تیا ئاوارەیە ئەمە لە کاتێکە کە نەزعاتی شۆڤێنی و ڕاستیزم لە کوردستانە خەریکە بەرەبەرە لە لێرە و لەوێ دەرەکەی بە تایبەتی ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە هەستی پێەکەین وە پێشتریش لە سلێمانی و لە چەند پارێزگایەک یا بڵێن لە چەند شارۆچکەیەک چەند شەوێک کۆمەڵێک لافریتە لە شارەکانە بڵاو کراوەتەوە کە کۆمەڵێک دروشمی شۆڤێنی و دروشمی هێنیتە بە تەسەوری تۆ بەرامبەر بە ئاوارە و بەرامبەر بە عەرەبوانە ئەم هینە چۆنە بینی ئەم مشکلێ چۆنە بینی من پێم وایە سەرەتای ئەبێ ئێمە سیرکردنی خۆمان بۆ کۆمەلگا چاک بکەینەوە ئەو وێنەی کە ئێمە هەڵمانگرتووە لەسەربوونی کۆمەلگایەکی کوردی پوخت بەرمەبنای بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردایەتەیە کە لە سەرەتای بیستەکانەوە وێنەیەکی ئایدۆلۆژیان داتاشیوە لەسەرەوەی کۆمەلگایەکی کوردی لە 100% بێگرد و بێخەوش و بێعیب و هیچ گروپێکی ئتنی و ئاینی تر لە کۆمەلگای کوردیان ناژی لەبەرەوە هەر ینی لەم دواییانە بۆ نمونە بوو بۆ مفاجەیەکی کۆمەڵایەتی و میدیایش کە تۆ یەزیدیت هەیە لە شەنگارە هاوارەکان گوندەکانیانەکەوێتە لای مەخمورەوە یارسانەکان بەرەبەرە هەوڵەیەن جەخت لەسەر ناسامی خۆیان بکەنەوە ئەو وێنەی ئێمە هەمانە لەسەر کۆمەلگا وێنەیەکی خراپە هەتا گوتاری ڕووناکبیری ئێمەش خۆی کە سری کۆمەلگای کوردیەکە ئەو هەیکە لە کۆمەڵایەتیە بینێ کە تەنها لە کورد پێگاتوە ئەم کۆمەلگایە سامی لە کورد پێک ناتوە هەندێک شەریحە و توێژی کۆمەڵایەتی تراتنوتە کوردستانەوە بەهۆی گەشەپێدانی ئابوووریەوە نەک بۆی جەنگەوە ڕاستە بەشێک لە عەرەبەکانیش لە قۆناغی یەکەمەوە بەشێکیش بە وەکو کرێکاری ئاسیاوی یاکو کرێکاری شارەزا هاتوون لە کوردستان دانیشتون لەم قۆناغایە تۆزە بە لێشاو لێ قەوماوی جەنگ هاتووە وەڵام پێشتر بۆی بوژانەوەی ئابووری هەرێمەوە بەرەبەرە هینی ئەوە دەرکە و با بڵین ئەو دیمەنە دەرکە و کە خەریکە بۆ شوێنی کارکردن ئەبێتە شوێنێکی هەمەچەشن لە ڕووی کللتوری و لە ڕووی ئەتنیشەوە جیاوازە لەو شوێنی کارکردنی ئێمە لە هەشتاکانەمان بینی بچی بۆ چێشخانەیەک هەمان کورد بن ئێستا تۆچی بۆ کافتریایەک چێشخانەیەک یەکیان یەزیدیە یەکیان کوردی ڕۆژاوایە یەکیان عەرەبە یەکیان ئاسیاویە یەکێک بەنگلادێشیە لەبەرەوە ئەمە چەشنیەکی کللتوری هەم لە شوێنی کار هەیە لە کۆمەلگای ئێمە هەم لە گەڕک و شێوەی نیشتەجێبوون هەیە بەڵام ئەم هەمە چەشنیە بە تەنها هەر خەڵکی ینی ئێمە هەر سێری بێگانەکەی نەکەین دی ئەوانی کە هاتوون چ بۆ هەلی کار هاتبێتن یا بۆ هۆی جەنگەوە هاتبێتن کۆمەلگای خۆشمان کۆمەلگایەکە پلورالیستە لە ڕووی ڕاستیە کۆمەڵایەتەکانەوە لەبەرەوەی یەزیدی تایە خەڵکی یارسانی تایە تعدودی زمانەوانی و لەهجە هەیە بەڵام ئێمە پێویستە کاتێک بەرگری لە فرەکلتوریەکەین پێویستەوە فرەکلتوریەت تا و کاتە بەهای هەیە کە ڕنگ باتەوە لە دەستور و لە یاسا و لە دامەزراوەیە ئەژین ڕیسیزم لە ئەوروپاش هەیە بەڵام چی کۆمەلگای هەمە چەشنی کللتوری و سیاسی و ئاینیە پارێزە دەستور و یاسا و دامەزراوە ئەو پۆڵەسی کە ئاراستە ئەکرێ لەو کۆمەلگایە ئەژین مرۆڤ خۆی بە سروش بوونەوەرێکی ئامن نییە ئەگەر یاسانە بێت یعنی هەمیشە تۆ ئەگەری تونوتیژی و ڕیسیسم و پەرسەکردار هەیە پاشانە بێ گوتاری ئێمەش ینی بڕێک لە ڕەخنە لە گوتارە ئایدۆلۆژی سیاسەکەی خۆشمان بگری ئێمە ناتوانین ئێستا بۆ نمونە یەزیدی بنرخێنین وەکو بەشێکی بنچینەی لە کۆمەلگای خۆمان ئەیسۆ نەتوانین خەڵکی تر بنرخێنین کە ڕیشەی هاوبەشی ئتنی و مێژووی کۆمان ناکاتەوە لە ئاسیاوە هاتووە لە وڵاتێکی عەرەبیەوە هاتووە یاخو کەمینەیەکی ئەوروپیە بۆیە قونسڵخانە و کۆمپانیاوە ئێستا لێرە نیشتەجێن چۆن تۆ ئەگەر نەتوانی نرخاندنت هەبێ بۆ ئەو هەمە چەشنیە لە زمان لە کللتور لە ئاین کەواتە تۆ هەمیشە ژینگەیەکی بۆ گوتارێکی نیۆفاشستی و توتالیتار ئێمە پێویستمان بۆ هەیە یەکەم شت بەر لەوەی بێگانەکانی ناو کۆمەلگای کوردی ببینین بەڕاستی و پێگاتە جیاوازانە ببینین و بیان نرخێنین کە لە کۆمەلگای خۆمانە هەیە گومانی تیانە حەقد و کەراهی و بە کەمزانینێکی زۆر هەیە لە کۆمەلگای ئێمە لەسەر مەسیحی لەسەر یەزیدی لەسەر خەڵکی یارسان پێمان بوونەوەری نامۆیە ئەگەر تۆ هاوڕێیەکی دەبێ باسی ئاینی یارسانی خۆی خۆتێ بۆ بکە باسی دابوونەریتی خێزانەکەی خۆی و بۆ بکە کە ئەو لەسەر ئاینی یارسانیە ڕۆ لەبەرەوە
لەم کۆمەلگایە بۆیە ئەم کێشانە کەم دەرەکەون هۆکەی ئەوەیە کە کۆمەلگاکەی ئێمە کۆمەلگایکی توتالیتارە لە کۆمەلگایەکی دیموکراتیە ئەم شتانە هەموویەنە دەرەوە ئەم ناسنامە جیاوازانە هەموویە بن بەشتی ویزەبڵ و دەرەکەون ئەوە ختا بێ ئێمە ئیشی لەسەر بکەین تاانە دەمێ ئەبێ ئێمە سەیری هەیکەلی کۆمەلگای کوردی نەکەین بۆ شێوە کلاسیکی پێشتر وەکو خەڵکی ڕووناکبیر و نووسەر سیرمان کردووە بێ ئەوانەش وەکو شەریحەیەک لە هەیکەلی بینایی سیمایی خۆمانە بنرخێنین بەڵێ بە وەڵام من دوو ئیزافێ بۆ شەکانی کاعتا بۆ قسەکانی کەعاتایشیان لەوانە جەم سەرگیریە تایفەگەریەکەی کە لەم ناوچەیە بە تایبەتی تەشەنەی سرد دوای شۆڕشی ئێرانە بەڕاستی دوای ساڵ 1970 ئەگە جاران زیاتر ئێمە بڵێن جەم سەرگیریەکی نەتەوەیمان هەبوو بێ تایفەگەرەکە لەو سەردەمەوە سەر هەڵەیە و ئەوەی خاڵیەکە کە بێ لەسەریشی بۆسین ئێران بە بەردەوامی یەکێک لە دروشمەکانی تەزدیدکردنی شۆڕش بووە ئەوە بوو تەرجیعی شیعەکانێک لە عێراق لە لوبنانە لە شوێنەکانی ترا لە یەمەنا کە ئەو جەم سەرگیرە تۆخکەنەوانێ و ئێستا ئێران سەرقافڵە و سەرۆکایەتی ئەو قوتبە تایفەگەریاکە لە ناوچەکایە بەرامبەر بە تورکیا و بە سعودیە ئەو خاڵێکە من بۆ خۆم ئێمە ڕەنگە پێویستمان بە تەشخیصکردنی هەنێ مەسایلی سیاسی هەبێ لەم پرسا چۆن یعنی ئێمە ناکرێ ئەو فرە ڕاهەندی و ئەو فرە کەلتوری کە هەمومان داوایەکەین ئەو فرە کەلتوریە کە هەرێمی کوردستان پێش 2011 هەی بووە یعنی ئێمە یەزیدەکانمان لەگەڵا بوون مەسیحەکانمان لەگەڵا بوون تورکمانمان لەگەڵاوە بەس ئێستا ئەم فرە کەلتوریە سروشتیە تێک چووە بە شێوە لە شێوەکان ئێمە لەبەردەم شەپۆلێکین کە ئەگەر کۆمەڵێ یاسا و ڕێسای بۆ دانەنرێ لەوانەیە ئێمە کۆمەڵێ شوناسی ئەو فرە کەلتوریە سروشتی خۆمان بشێوێت بۆ نمونە ئێمە لە کەرکووکە ئێستا نزیکی 68,000 عایلەی ئاوارەمان هەیە لە کاتێکا لە کەرکووکە ئێمە خۆمان لە 151 بووین حقی هاوڵاتی کوردی کورد لە کەرکووک تورکمان عەرب لە 151 کورد بووە نمونێکی تر 11,000 لەو تعریبانەی کە کۆن بەر مادەی 140 کەوتون مهینی خۆیان وەرگتووە ئەو تعویزاتانی خۆیان وەرگتووە ژمارەی زۆر کەمیان ڕۆشتۆتەوانێ یعنی ئێمە پێویستمان بە کۆمەڵی معالەجاتی سیاسی حکومی پەرلەمانی هەیە مع الأسف ئەو هیجرەیە نییە کە هاوڵاتیەک لێرە یا کۆمەڵی هاوڵاتیە ئەتنیەکی بچووک ئەچنە وڵاتێکی ئەوروپی لەوێ سیستەمەکە وا ڕێکخراوەکە ئیستیعابیەکە ئیندیماجی پێکارە ناو کۆمەلگاکە ئەچ خوێنێ فێری زمانێکە مناڵەکانە خەنە مەکتب ئێمە لە پڕ وەکو چۆماخان ئاماژەی پێکرد ئێمە لە پڕ کەوتوین بەسەر واقعەکە کە لە ساڵ 27 هاوڵاتیانی کوردستان ئاوارن و بەشێکی زۆریشی عەرەبە اینجا ئەمە مەبەستمەوە نییە خوانەخواسە ڕاستیزم تۆخکەینەوانێ بەڵام ئێمە حکومەتێکمان هەیە پەرلەمانێکمان هەیە مع الأسف ئەم جاهیرە گەورەیە نابینێ لەوانەیە گەرە کێشان ببینێم و ئالەجەی بکە بەڵام ئەم ترسە گەورەیە نابینێ کە ئێمە لەسەرمانە مەبەستم بۆ ترس بۆ مانایە نییە کە ئێمە بچین دژایەتیان بکەین بەو مانایی کە پێویست ئەم بارودۆخە پێویستی بەڕێخستن و کۆمەڵی یاسا هەیە کە بیخێتە سەر حاڵەتی سروشتی خۆی بۆ نمونە تازە بە تازە حکومەت ئێرە بیری کردوتەوانێ وەزیرێدانێ بۆ مهەجرین و ئەوانە تاوانەمە یەکێکە لە کارەساتەکان یعنی تۆ ئەوە لە ساڵ 27 بووە بە بەنابەر خارج تا ئەم دقەیە پەرلەمان یەک جەلسەی تایبەتی نەبووە بۆ ئەوەی کە لەم بارودۆخە قسە بکە وەرە شۆ پوشتی وای هەبووە هینی جانبی ئەمانە هەمووی خەلەلی زۆر گەورن لە کاتێکا تۆ با ئێمە با تۆزێکی واقعی بین ئەو خەڵکەی کە لە کەرکووکە تۆزێ ئەترسێت تۆزێ بە سروشتی خۆی بە وەعی خۆی تۆزێ ناتەبیعی تەعامولەکە لەگەڵ نەتەوەکانی تاکاتونەتە سەری ناحەیەکەوانە ئێمە ئەبێ فەهمی ئەوە بکەین تێبگەینەوەی کە ئەم بەشی حەقی تایە بارودۆخەکە بە تەواوەتی خەریکە ئەگۆڕێ بەبێ خواست و ئیرادەی خۆی من احترامی ئەو عەرەبا ئەگرم یا ئەو بیانی ئەگرم کە تۆ لێرە ئیشەکات و سەرمایە گوزاری وای لێکردو بێتە ئێرە بەڵام لە نەتیجە ئەمانێتیش بەسەر چاو پەنابەرن احترامیان بگرین حقوقیان پارێزین بەڵام پێویستی بە ڕێخستنە کە جێگەی داخە حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لە ئەدنا حاڵەتە ناتوانانی و هەنگاوە بنێن بۆ ئەوەی کە چۆن ئەمە ڕێک بخرێت چۆن ئەمە زەبەت کرێت چونکە لە نەتیجە ئەومان بیر بێ با من نمونەیەکی خۆم بێنماوانێ من لە کەنەدا ماوەیەک 20 ڕۆژێک تایە بووم لە مقاتعی کبیرکیان هەیە مقاتع فەرەنسیەکەیە تامان ئەکسەرێتی ئەوێ ئینگلیزە کاکە ڕامیاریش لەوێشیاوە ئەزانی لەناو ئەو فراکسیۆنی هەیان بوو کبیرکەکان بڵین مقاتع فەرەنسیەکەی بۆ نەبوو بە ئینگلیزی قسە بکەی لەبەرەوەی ئاینویست دیفاع لە کەلتورەکەی خۆیان بکەن لە مانەوەی خۆیان بکەن من خۆم ئێمە لیقامان لەگەڵا کردوون وەکو کۆمەڵی وەفدی سەحەفینی عێراقی نانێشتوە قسە بکەی من مەبەستم ئەمە نییە ئێمە کۆمەلگاکەمان داخین بەڵام ئێمە کۆمەلگاکەمان پێویستمان بە هەنێ ڕێوشوێن هەیە ڕێوشوێنی یاسایی ڕێوشوێنی کۆمەڵایەتی ڕێوشوێنی کەلتوری کە چۆن ئەمانە زەبت دەکرێت
بەڵێ کاتە پێژەی بێمە لای جەنابە لە کۆمنتەکانە لە قسەکانی برادران ئەچینە لای ناوبڕێکەوە گەڕێنەوە دوایم ناوبڕاگەڕێنەوە بەردەوامی بە جارێککە سڵاو بابەتی ئەم هەفتەیەمان قسەکردنە لەسەر گۆڕینی دیموگرافیای هەرێمی کوردستان پێشەوەی بچینە ناوبڕەکە لەگەڵ برادرانە قسەمان کرد کاگە ئەتا ئێمە هەمومان نزانین کە فرە کولتوری با بڵێن فرە ئاینی فرە نەتەوەیی لەناو هەموو کۆمەلگەیەکان نقطەی قووەتە بەڵام لە هەرێمی کوردستانە با بڵێن لە عێراقا پارێزگا تا پارێزگا ئەگۆڕێ ینی ناکرێت ئەو واقع دیموگرافی لە سلێمانیا هەیە لە هەولێرا هەیە بۆ کەرکووک ڕاست بێ یا بۆ دهۆک ڕاست بێ لە هەرێمی کوردستانە ڕەنگە ئێمە لە بیدایەتی دروستبوونی عێراقەوە لە خەم ڕەخسوین و هەمومانەزە هەموو ڕاپرسی و هەموو وەسایقە دەولەکان دام بەوانێک کەمانە پارێزگای کوردین بۆ کەرکووک کەیسەکە فەرقێکی فەرقەکەی لەوەیە کە تا ئێستا مناقەشەیەکە یەکلان نەبووەوە کە کەرکووک هەرێمی کوردستانە با بڵێن شارێکی کوردستانی یاننا لەگەڵ ئەم زەحفە با بڵێن دیموگرافی تازەیە کە ئاوارەیی و هاتنی عرب و ململانەی تایفی و با بڵێن حەشدی شعبیشی بێتە سەر لە منطقەی کەرکووکە هەیە ڕەنگە ئەم چیرۆکە فەرقی هەبێ بۆ کەرکووک ڕەنگە ئەو تەسامحی ئەمە داوایەکەین بۆ پارێزگای سلێمانی کە پارێزگایەکی داخراوە تا ڕادەیەگا بۆ پارێزگای هەولێر باسێکین داوایەکەین بۆ کەرکووک ڕاز نەبێ جۆنا بڕات چییە؟ بەڵێ من سەرەتا بە ڕاستەکەی بێ بگەڕم بۆ خاڵێکی کە کاکشوان باسی کرد کاکشوان باسی ئەوەی کرد لە کاتی شۆڕشی ئیسلامیەوە زیاتر ئەو مەسایلە تایفی وانە ئەو ڕژاوە خۆی ڕاستێک ئەینا پێشتر گوایە لێرە کەلتوری پێکەوە ژیان کەلتورێکی بەهێز بووە لە ڕاستیە لە کوردستانە و تا ڕادێکی زۆریش لە عێراقا ئەبێ دان بۆ ڕاستێدا بنین کە ڕاستە جۆرێک لە کەلتوری پێکەوە ژیان هەبوو بەڵام لەبەر ئەوەی بەردەوام نظامێکی تۆتالیتار نظامێکی شمولی لەسەرەوە حکمی کردەوە دەورێکی زۆر کاریگەری بینیوە کە نەیەڵاوە بەڕاستیەکەی جیاوازیەکان بە شێوەیەک باریز بێ کە مەساڵیحی پێکهاتە و ئیتنیکە جیاوازەکان لێ دەربکەوێت بە تایبەتی لە دوای ساڵی 91ەوە لە کوردستان بە تایبەتی لەو بەشەی کە با بڵین لەژێر دەستی نظامی عراقی دەرچوو ئەو جۆرە ئازادی بە هەموو کەم و کورتەکانی وای کرد بە ڕاستیەکەی هەر کەسە بە دوای شوناسی تایبەتی خۆیان بگەڕێ گەڕان بە دوای شوناسە من پێم وایە تا ڕادەیەک ڕۆڵێکی نێگەتیفی بینی لەوەی کە بنەما و زمینەی پێکەوە ژیان و زمینەی یەکتر قوبوڵکردنی زیاتر تەسە کردەوە لە جیاتیەوەی کە زمینەیەک بسازێنێ بۆ ئەوەی کە باشتر ئێمە پێکەوە بژین من پێم وایە ئەو بارەهادی ئەی کە پێشتر هەبوو لە پێش ڕاپەڕینی 1990 لە نێوان ئیتنیکە جیاوازەکانی عێراق لە نێوان مەزهەب و ئاینە جیاوازەکان حتا لە نێوان پێکاتە جیاوازەکان ئەوە لەسەر بنەمایەکی سروشتی پێکەوە ژیان دروست نەبوو بەقەت ئەوەی کە دەتوانم بڵێم جەبەروت و ئەو سوڵتەیی لەسەرەوە کە فەرزی کردبوو ئەمە کوڕونکردنەوەیەک ئەوەی کە جەنابەتەیەک پرسیاری بەسیط حەز ناکەی سیمای دوای بڵین ئینهیاری ئەو معسکەری کە ناوی معسکەری اشتراکی بووە ئەو دنیا تازی بە ناوی گلۆبالیزمانێ هاتە ئاراوانێ دەرفەتی چیا بەنەتەوە جیاکان تعبیل لە خۆیان بکەن هەل لە ئەوروپای شەرقیوانەوە هەتا ئەم منتیقەیە ئەوش بشێ بێ لە حەقێکی سروشتی هەموو ئەو نەتەوەی سروشتێ لەبەرەوەی ئەم پێکاتانە هەمووی پێکاتی چەساوە بوون سەرکوتکراوە بوون مافیتی سروشتی خۆیەتی بەڵام ناسروشتەکەوەی بەڕاستەکەی لەبەرەوەی هەمومان دەزانین ئەمە وەکو کۆمەلگایکی داخرا و پەروەردەبووین لە کۆمەلگای داخراویشە بەردەوام ترسێکەیە لەوەی کە من دەسڕێمەوە لە کۆمەلگایکی سروشتی وەکو بەشێک لە کۆمەلگاکانی ئەوروپی پێکات و ئیتنیکە جیاوازەکان مەترسی ئەویان نییە بەڕاستەکەی ئەوان وەکو ئیتنیک لە ناوەچن یان لە ناوە برن یا زمانەکەیان لە ناوەچەیە بۆ نمونە هەمومان زانین مەسەلەن بە باسی کورد نەکەین باسی تورکمانەکان بکەین لە کوردستانە بە کەرکووک و بە هەولێریشەوە مەسەن لە سەردەمی ڕژیم بەعسوانە هیچ جوڵەیەکیان نەبووە ئێمە کە زۆر نزیک بین لیانەوە تەسەوری ئەومان کردووە کە ئەوەی لە عێراقا ئاچەوسێنرێتەوە ئەوەی کە ئەنفالە کردو ئەوەی کە تعریبە کردی هەر کوردە کەسمان بیرمان نەکردوتەوە کە گوندی بەشیر و گوندەکانی ئەوانیش وەکو ئێمە تعریب کراون و لە ناو براون بۆ لەبەرەوەی شتەکە زۆر بە شێوەیەکی شاراوە کراوە بەڵام لە دوای کاتی خۆی بە زەبر ئەم ئینسیجامە دروست کراوە لە سەردەمی با بڵێن بەحسە بەڵام ئێمە بیرمانە چ کاتی خۆی ژنخوازی هەبوو لە بینی سنە و شیعەیە ئەگەر بەعد لەسەرەوە چەسپان دەبێتی یا فەرزی کردبێ ژنخوازی خۆ فەرز نەکرا لە ئەوە نییە کە بە جەبەروت ئەویان بەسەرا فەرز کردوین دروستبوونی ئەو جۆرە ئازادیە وای کرد هەموو هەرێکە لەو پێکاتان بە ناوی شوناسەکەی خۆیان نابگەڕن بە دوای شوناسگەڕان وای کردۆ بەڕاستیەکەی
کە تۆ دەتەوێت شناسی خۆت زیاتر بارز بکەیت زیاتر دەری بخەیت جاربایە ئەگەر تێ نەگەی چۆنیەکەی تو بەرنامەدان نابێت چۆنی ئەەکەی بەڕاستەکەی ئەوانی کە نەخوێنیتەوە لەسەر حسابی ئەوانی کە دەیکەی کە لەسەر حسابی ئەوانەکەی پەرچەکردار دروستە بێ مەبەستم لەو پەرچەکردارەیە کە دروست بوو بە تایبەتی لە دوای ڕاپەڕین لە دوای جۆرێک لەو ئازادی کە هەیە من هەتا ئێستاشی لەگەڵا بێ من پێم وایە ئەوەی کە لە کەرکووک کە جەنابەت باس کرد بۆ نمونە ئاسی پێکەوەژیان هەموو کە سوکار و خزمانە بۆ گەرچی خۆمان لە کەرکووک نەژیابین هەستەکەین پەیوەندی نێوان کورد و تورکمانەکان پەیوەندی نێوان کورد و عەرەبەکان پەیوەندی نێوان کورد و ئاسووری و کلد و مەسیحیەکان لە کەرکووکە لە پێش قۆناغی ڕاپەڕینا لە پێش ئەو قۆناغا من پێم وایە لە پێش ئەوەی کە کورد بچێتەوە کەرکووک و شیعە بتوانن دەربڕین لە شوناسی خۆیان بکەن و سنە بەنەوەیەکی کە من پێم وایە ئاسی پێکەوەژیان تێکەڵاوبوون و یەکتر قوبوڵەکەیان ئاسێکی گونجاوتر بووە ژن و ژنخواسی بووە پێکەوەژیان هەبووە حتا لە ناو نوخبە ڕۆشن بیر و نخبەی پێشەوە سیر بکەین دەبینین نووسەرەکانی کەرکووک بە عەرەب و کورد و تورکمانەوە جۆرێک لە هاوڕێتی و برادری و یەکێتی و یەکبوونێکی زۆر باش ئەوسا لە نێوانیانە هەبوو بە پێچەوانی ئێستەوە کە ڕەنگە ئێستا بارودۆخەکەیان زۆر خراپتر بووە. بەبێگومان ئەگەڕێن بۆ ئەو خاڵی کە لێرە دروستبوونی ئەحزابی سیاسی و بەرژەوەندی سیاسیەکان و دەوری دەرەکی و هاتننەوەی بەرژەوەندی دەوڵەتانی دەوروبەر و دنیاش بۆ عێراق و بۆ کوردستانیش دەورێکی نێگەتیفی بینیوە لەوەدا من ناگڕێمەوە بۆ ئەوەی مستەڵەحە کۆنەکەی کە ئوسایان و فەڕق تەسوود بەڵام پێم وایە تەداخولکردنی لایەنەکانی دەرەوە دەوری بینیوە لەوەی بەڕاستیەکەی کە پێکاتە جۆراوجۆرەکانی عێراق لە جیاتیەوەی نزیکیان بکەنەوە لە یەک زیاتر دووریان بخەنەوە لە یەک و دەوری کاریگەریان بینیوە لەوەی کە هەرێکە لەم پێکاتە جیاوازانە پێناوی بەرژەوەندەکانی خۆیانە بەکاربێنن با هەر نمونەیەکی زۆر ئاشکرا سیریۆ بکەین کاکشوان باسی ڕۆڵی ئێرانی بینی ئەوەی کە ئێران مەسەلەن لە پشتگیری شیعەکان هەر لە ساڵی 79 کە شۆڕش ئێران کراوە لەوەی کە ناردنە دەرەوەی شۆڕش و بە تایبەتی دوای ڕوخانی ڕژەمەکەی سەدام حوسێنیش سەرباری بوونی ئەمریکا لە عێراقا ئێران بەو چاوە سێری عێراقەکە کە بتوانێت زیاترین مەکسەب و دەستهات و بەش لە دەسڵاتی عێراقی و لە جوغرافیای عێراقا بۆ شیعەکانی عێراق بەدەست بێنێ کە سەر بخۆین ڕەنگە تەنانەت لەو جیاوازی لە با بڵێن مەذهبی شیعایان لە ئارەسەکانی شیعاش ئەوە 12 ئیمامە ئەوە چی ئەوە تەنانەت ڕەنگی داوەتە لە ناو پێکاتی عێراقا بینین ئێستا تەنانەت هەمان مەذهبی شیعاش لە ناو عێراقا پێکەوە کۆکنین و زۆر بەرژەوەندیەکانیان هەندێک جار دژی یەکەوەسێتەوە لە لایەکەوە هەمومان دەزانین هەتاکو ساڵی 2003 و 2004 ئەوەی کە بەردەوام هەڕەشەی گەورە بوو بۆ سەر هەرێمی کوردستان تورکیا بوو لە پێناوی تورکمانەکانی عێراقا تۆ سێرەوەکە لە لایەکەوە مەسەلەن ئەمێنێتەوە سەیری کەرکووک کە باسی کەرکووکت کرد کە کەرکووک شارێکی جیاوازە بە حساب سلێمانی شارێکی خاوێنە تەنها ئیتنیکی کوردیتیە تەنها شارێکی کوردیە و هەولێر ڕەنگە جیاوازی هەبێ من پێم وایە ئەو جیاوازی کە لە کەرکووکە هەبووە ڕەنگە بە ئێستاشیەوە خاڵێکی بەهێزە ئەگەر بتوانین ئیسtisماری بکەین و بەکاری بهێنین چ بۆ کورد چ بۆ تورکمان چ بۆ عەرەب چ بۆ کلد و ئاشور و ئەوانەی کە لە کەرکووکان بە پێچەوانەوە ئێمە زۆر جار شانازی بۆ کەن کە سلێمانی شارێکە پایتەختی ڕۆشنبیری و شارێکی وا پێشکەوتوانە بەڵام بەڕاستی سلێمانی ڕەنگە زۆر کەس ئەم قسەی منی بەدڵ نەبێەوە بە قسەیەکی خراپی بزان و ڕەتفعلیان هەبێ بەڵام سلێمانی تاکو ئێستا ئێمە شارێکی داخراوین ئێمە شارێکی لۆکاڵین ئێمە نەبووین بە شارێکی یونیڤەرسال کەلتورەکەمان بۆ خۆمان نووسین و بۆ خۆمان خوێندینەوە لە سلێمانی ئێستا ئیستیفتای بکە سەرژمێریەکە ڕەنگە لە جیلەکەی منیشەوە من و کاکشوان ڕەنگە کەمێک لە ئێوەش گەورەتر بین بەداخەوە ڕەنگە ئەو ڕێژەی کە لە سلێمانی عەرەبیە زانێ ڕێژەیەکی زۆر کەمەکە ئەمە بەڕاستیەکەی سیفەتی کۆمەڵگای داخرا و کەلتوری داخراوە بە پێچەوانەوە لە کەرکووکە بەلایانی کەمەوە خەڵکی کەرکووک هەر هیچ نەبێ ئەوەی کە تێکەڵاو بوون عەرەبی و کوردی و تورکمانی دەزانکەەوە خاڵێکی گەشە هەولێر لە ئێمە باشترن دووەک تا ڕادێ لە ئێمە باشترن بۆیە بەلای منەوە ڕاستە ئەو هەندێک ئێستا ئەو حاڵەتی کەرکووک بە خاڵی لاواز دەزانین بەڵام من پێم وایە لە ڕووی فرەکەلتوریەوە خاڵێکی بەهێزە منە لەسەر خاڵێکی کە بەڕاستی ڕاوەستان بکەین پرسیارێ بکەین ئایا بەڕاستی ئاوەرەبوونی عەرەبەکانی مووسڵ و عەرەبەکانی سوننە و بەشێک لە شیعەکان بۆ کوردستان و هاتنی یەزیدیەکان لە شەنگاڵەوە بۆ دووەکو بۆ هەندێک ناوچێکە هاتنی بەشێک لە کوردەکانمان لە کۆبانی و لە ڕۆژاوای کوردستان و بۆ کوردستان ئایا ئەمە دەبێ بە هۆی گۆڕینی دیموگرافی لە کوردستانە یان نا لە ڕووی ڕاستیەوە ئێمە دەزانین دیموگرافیە بۆ پێناسەیەکێک کە دابەشبوونی دانیشتوانە بەسەر بقع جوغرافیەکان و ناوچە جوغرافیەکانە لە ڕووی ڕاستیە ئەوانی کە هاتوونتە کوردستان ڕاستە ئەمە ئاوارن بەڵام ئەمانە ئاواری کاتین
ئەمە با بڵێن ئاوارەیەکی هەمیشەیی نین خەڵک کوردستانەوە سەفەری کردو لە ئینگلتەر لە بەریتانیا لە فەڕەنسا لە سویسرا لە کەنەدا لە ئەمریکا بەشێکی زۆری جێگیر بووە وەکو جالەیەکی کوردی لێ هاتووە لەوێ ڕەنگە بمێنێتەوە و ڕەنگە ئەو وڵاتەش لە ڕووی فرەکەلتوریەوە سوودی لە ببینەوە ئەوە خاڵی بەهێزیشە ئێسێمە ئەو پرسیارە بکەین ئایا ئەوانی کە هاتوونەتە کوردستان بەڕاستیەکەی دەمێننەوە یان ئایا لەگەڵ گۆڕینی بارودۆخەکە ئەگەڕێنەوە بۆ نمونە ئێستا ئەوانەی کە لە مووسڵەوە نزیکەی ڕەنگە ژمارەیەکی زۆر لە مووسڵەوە ئاواری دووهۆک و ئاواری هەولێر بوون بەڵام بەشێکی زۆری ئەوانە بەڕاستیەکەی کە ئەگەر بارودۆخەکە بگۆڕێەوە زۆری چێشتنەوە شوێنەکانی خۆیان بەشێکی زۆری لەو سونانەی کە لە بەخا هاتوون پرسیارێکی گرنگە کرد نەمێ لە سەر پرسیارەت شتێ بە چۆمانخان بەڵێ جا ئەگەر یەک ئەوەی کە بکەم بەڵێ بە کورتی قساکەم بەشێکی سونەکان کە لە ئەو ڕۆحی انتقامی کە لە دوای 2023 لە بەغدا و شیعەکان بەرامبەریان کردن بەشێک لەوانە هاتوونەتە سلێمانی کە یان بینین بەشێکی زۆری لەوانن کە سەرمایان هەیە بەشێکی وانن کە پێگەیان هەیە یا مامۆسای زانکۆیە یان پزیشکە یان سەرمایه‌دارێکە هاتووە لە ترسی ئەوەی کە نەیکوژن با ئەو پرسیارەش لە خۆمان بکەین بوونی ئەوانە لە کوردستانە ئایا ڕوویەکی ئەرێنی و پۆزەتیفی هەیە قازانجی هەیە یان زیانی هەیە وڵامی خۆم پێکە ئەتوانم بە یەک وەڵام دەمەوە کە ئەمە لە زۆر ڕۆ قازانجی هەیە دوایی ڕەنگە بتوانین لەسەر قازانجەکەشی قسە بکەین ئەنجا ئەگەر ئەو پرسیارش بکەین ئەگەر بەشێکی زۆری لەمانەی کە هاتوون دڵنیام کە ئەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان ئەگەر بەشێکی کەمیش لەوانەمانەوە ئایا لە ڕووی کەلتوریەوە چ کاریگەریەکیان لەبەر سەر کوردستان لە ڕووی ئابووریەوە چ کاریگەریەکێ بێ و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەوەی کە ئێمە فێری کەلتوری یەکتر قوبوڵکردن ببین چه کاریگەری و ڕۆڵێکی بێ لە ئایندەدا چۆمان خارەمە سێنەوە با بڵێن خەڵکمان هەیە لە هەموو دنیایشیانەوەیە کە پێوتری ئامالەی ئەجنەبیکەیەت بە وڵاتەکەت و کارەکە هیچیشکەمان هەیە کە ئەوەیە ئەیەت ئاوارە بێ بۆ ماوەیەکی کاتی وەکو ماسەعەتاوتی هیچیش کەشمانەیە کەیەت و ئەوێ بە جالیە و لەوێ ئەژی و ئێستەتانەکە لە غەرب لە دوای حربی عالەمی دووەمەوە تەجروبیان لەگەڵ هەرسێ لە مۆدێلەکە هەیە خلیجەکان تەجروبەیەکی بەهێزیانەیە لەگەڵ ئەمالی ئەجنەبیەوەی کەیەت بەس ئیشەکات و پارەکە ئەنێرێتەوە بۆ وڵاتەکەی لە ئەزمموی ئیماراتە یەکێک لە نقطە قوتەکانیان ئەمالی ئەجنەبیە کە لە سەیە 15 وڵاتەکە سەبەس خەڵکی ئیماراتە باقیەکەی لە 5 ئەمالی ئەجنەبی و بۆ بە نقطەی قوت بۆ وڵاتەکە و ئیزدیهارێکی ئابووری گەورەشی دروست کردووە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوەی لە ئێستا ئەم شەپۆلەی کە ئێستا مامەڵی لەگەڵاکەین و کە هەندێک ترسی شۆڤێنی و ترسی هینی تا دروست کردوین ئەوەی پێوترێ گۆڕنی دیموگرافی ئەو نوع خەڵکەیە کە ئاوارەیە یعنی ئەمالە نییە بەمعنا اقتصادێکی هاتبێ کار بکە لەبەری بازاری هەرمی کوردستان بازارێکی بچووکە بازاری کار نییە ئەمە یەک دووهم ئەو جالیە نییە وەکو مامۆسای شارەتی پیا کە بێت کوردستان وەکو شوێنی ژیانی خۆی دانیشێ و لێرە شت بکڕێ و ئەوە بکڕێ زیاتر ئەوەیە کە وەکو تۆش لە راپۆرتەکەی بانکی دەولیا باسی کرد ئاوارەیە کە ڕێژەکەی لە 100 زیاترە سایکۆلۆژیای خەڵکی ئاوارە سیسۆلۆژیای خەڵکی ئاوارە فەرقی هەیە لەگەڵ خەڵکیشکە خەڵکێکە ماڵ و حاڵەکەی نەهێناوە لەگەڵ خۆی خەڵکێکە بە شێوەیەکی کاتیاتۆتە ئێرە لێرە شت ناکڕێتەوە لە بریە ئامادەنیە ئینسیجام کە ئامادەنیە زمان فێر بێ وەکو هینێکی موقت مامەڵە لەگەڵ کۆی پرۆسەکەیکە لە ڕووی کۆمەڵایەت و لە ڕووی دراوسێتی و لە ڕووی کولتوری و لە ڕووی ئابووریەوە بۆیە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە نقطەی قوتە بۆ ئێمە یا نقطەی زەعفەوە لێکەوتەکانی ئەم نەوعەن لە خەڵک چییە لە هەرێمی کوردستانە کە پێوترێ ئاوارە پێشڕووی وەڵامی پرسیارەکە و بەمەوەتە نامەوێت یەکشت بڵێم ئەم قسانەی کاکرێ لەسەر ئاوارە و پەنابەر و ئەم ڕەگەزپەرستی کە ئیبینین من ئەمانم زۆر بیستووە لە کاتێکا بیستومە کە خۆم پەنابەر بووم بە تایبەت کە لە بەریتانیا پەرامبەر بووم و ئەو کەسانش کە ئەمە ئەڵێنەوە بە شێوەیەکی گشتی ئەو چینەی کۆمەلگان کە هەست بە مەترسیەکەن بۆ نمونە لە بەریتانیا چینی هەژار چینی خوارەوە زیاتر ڕقیان لە پەنابەر بووەک لە چینەکانی سەرەوە بۆچی چونکە پەنابەر کە دێت دکتۆر بێ یا مهندس بێ یا هەرچیە بێ زۆر جار ئیشی لە خۆی زۆر نزمترەکە زۆر جار سیرەکەی مامۆستایە دوایە بێ بە لە مەعمەلێکە کارەکە لە کارگەیەکە کەواتە ئەو چینی خوارەوەیە کە مەترسی ئەوەی هەیە ئیشەکەی لە دەست بدات توانای کاری لە دەست بدات بەڵێ شوێنی پێلێژ بێ ئەو کەمە شوێنانەی کە ئەو هەیەی ئەو گەڕەک و مەکتەب و شتانە فشار بۆ ئەو دێت نەک بۆ چینی ناوەڕاست و ئەمە نەک هەر لە کوردستانە ڕاستیەکەی ئێستاش من ساڵی 2001 مقایسەی بینی لەندەن و هەڵم کرد لەندەن ئینگلیزتیایە کەمایەتیە بەڕاستی زۆرینەی خەڵک
ئینگلیز نین وەکو گروپی ئەتنی بەڵکو خەڵکانێکن ڕەشن مەسەلەن لە باو باپیرۆ لەوێ بوون ئەوە چەند سەدەیەکە یا ئاسیایین یا پەنابەری تازن بەڵام ئەمە شتێکە کە احتیفالی پێواکرێت چونکە پۆزتیفە فرە ڕەنگە فرە کەلتورە ڕەنگە بەڵام شاری هەڵبوون مونە ساڵی 2001 حکوومەتی بەریتانی بڕیارێکی دەردا کە زۆربەی پەنابەرەکان ئەچنە لەندەن و ڕۆژهەڵات و باشووری وڵاتەکە شارێکی زۆری لەسرە ئەبێ پەنابەرە تازەکان بە زۆر بنێرن بۆ شارەکانی تر کە هەژاری تیانە زۆرە بێ ئیشی تیانە زۆرە خانوبەرە تیانە هەرزانە سیرەکەی مەجموعەیە کوردی زۆر نێران لە ساڵی 2001 بە دواوە بۆ شاری هەڵ کە لەسەر دەریایە شارێکە ئیشتیایە زۆر کەمە شقە و خانوتیایە هەرزانە بەڵام کارتیایە کەمە هەمان ئەو هەستانە ئەو سنتیمنت و احساسانەی کە لەسەر لە کوردستانە هەیە لە شاری هەڵیشە هەبوو بۆ نمونە ئەوان زۆر ئەم کوردانەوە ئەم ئەجنەبیان بە مەترسی ئەزانی ئەمانە مسلمانن تێرۆریستن ئەمانە هاتون فشارێنن بۆ سەر هینی تەندروستی خزمەت گوزاری تەندروستی حتا مەسلەی زبڵ کۆکردنەوە بەڵام لە هەمان کاتە حکوومەت بە بەردەوامی بەرنامەی هەبوو بۆ ئینتیگراسیۆن بۆ تێکەڵکردنی ئەم خەڵکانە بۆ کەمکردنەوەی ئەم ترسەی کە لە لای خەڵکی دانیشتووی میلەتەکە دروست بووە بۆ نمونە ئێمە لە ڕاستیاوەی کە کراوە ئیشێکی زۆر کراوە بۆ نمونە لە دیداری سلێمانیا پارێزگاری دهۆک و سلێمانی باسی و هەموو کارە باشیان کرد کە بۆ ئاوارەکان کردویانە لە کەمپەکانیانە بەڵام تا ئێستا شتێڕوانینی ئێمە بۆ هاوکاری و کۆمەک ئەوەیە کە نان و جێگە بدەین بە پەنابەر یا بە ئاوارە لە ڕاستیە زۆر لەوە زیاتری پێویستە تۆ دەبێت بیر لەوە بکەیتەوە کە ئەم تێکەڵبوونی ئەم گروپە تازەیە بەم شێوە لە پڕەبوو هاتنی بۆ ئێرە فشارهێنانی بۆ خزمەت گوزاری و ئەم مێژوەی لە بینی عەرەب و کووردا هەیە و سیراع و دوژمنایەتی کە چەند ساڵ هەبووە چۆن چارەسەری بکەیت تا ئێستاش لێکۆڵینەوەیەک نەکراوە لەم بوارە کە دەبێ بکرێت مەترسیەکان چین و چارەسەرەکان چین جگە لەوەی کە بە پێی و راپۆرتەی بانکی نێودەوڵەتی حکوومەتی کوردستان ساڵی پێویستی بە 1 بلیۆن لەدایە 4 بلیۆن دۆلارە ملیار یا بلیۆن گەرمەتی بەم ببوورە ئەزانی ئەمە لە کۆبوونەوەکمانە لەگەڵ وەزارەتی داراییەوانە وەزیری دارایی وتی ساڵانە 1.5 ملیار دۆلار لەسەر ماکەوت وایە بە پێ و راپۆرتەش هەرواڵێ ئەڵێ پێویستیان بەم کۆمەکەیە و حکوومەتی کوردستان دەبێت داوایم کۆمەکە لە حکوومەتی عێراقەوە داوایەکە لە کۆمەلگای نێودەوڵەتیەوە داوایەکە کۆمەڵێ پر دروستکە بۆ ئەوەی زیاتر هاوکاری کۆبکاتەوە بەڵام تەنها هاوکاریەکە بەڕاستی نابێ مادی بێ کۆمەڵێ پرۆگرام هەیە مەسەن لەو شارەی کە من ئەڵێم ئەم شارە زۆر هەژارەی کە لە پڕێکە کۆمەڵێ پەنابەری زۆری بۆ برا و بوو بە کێشەیانی وای لە هات شەڕ بوو لە بینی ڕاستیستە ئینگلیزەکان و کوردەکانە ینی شەڕەچەقۆ کرا کوردەکانی شارەکانی ترچوون بۆوێ 27 کەس دەستگیر کرا ینی ئەمانە لەبەرەوەی کوردەکان نەچوون بۆ پۆلیس شکات بکەن خۆیان هاتن گروپی چند دروست کرد بوو بە شەڕەگەڕەک ینی لەوێەوە هات حکومت بیری لەوە کردو کە ئێمە بێ چارەسەری تر بدۆزینەوە مەسەلە تەنهاوە نییە خانویان بدەین و پاریان بدەین و نانیان بدەین و جلیان هەبێ لە بەریکەن بەڵکو پەیوەندیان لەگەڵ کۆمەلگای ئێمە چۆنە یەکێ لەو پرۆژانەی کە من بینیمەوەیە مەسەلەن 2 کەنیسەم بینی ڕۆژێکیان هەبوو بە ناوی دەرگای کراوە ئاوارەکان ئاوارە تازەکان لەگەڵ خەڵکی میلەتەکە خەڵکی ئەو شارە بۆ خۆی لەوێ ئەو ڕۆژە یەکتریانە بینی چایانە خواردەوە قسەیان نەکرد هاوکاری دروستە بوو پەیوەندی دروستە بوو نەبوونی ئەم تێکەڵبوونە نەبوونی دروستبوونی پەیوەندی لێک تێگەیشتن فێرکردنی زمان دۆزینەوەی دەرفەتی کار و تێ هەڵکێشکردنی ئەم ئاوارانە و بەشێکیان ڕەنگە بمێننەوە لەوانەیە بەشێکی کەمیش نەبێ بەشێکی زۆر بێت ئێمە دەبێت کار لەسەر ئەوە بکەین کە چۆن معاملە لەگەڵم حاڵەتا بکەین نەک هەر بۆی بڵێن کە ئەڕۆنەوە و هەر بە موقت تۆزە پاریان بینێ و خانوویان بۆ بکەین چادرێکیان بینی وابزان چارەسەر ئەبێ ئەم کێشەیە بەڕای من ئێمە لە هەموو حاڵەتێکا بێ باوەڕی تەواو بۆ بهێنین چیتر ئەم کۆمەلگای ئێمە ناگەڕێتەوە دووە لە ڕووی دیمۆگرافی و کۆمەلگا گۆڕاوە ئیتر بۆ هۆی هاتنی کۆچبەرەوە بێ وەکو کرێکاروی با بڵێن وەکو کرێکار بێ ئیش بکا لێرە یا کوردی ڕۆژئاوا بێ سەهاتوە بۆ ئێرە کوردی ڕۆژەڵاتی لێ هەروە عەرەبی عێراقیشی لێ ئێستا هەستەوەریەکە تۆزێک ناخۆش بووە مەسەلەی ڕایسیزم بۆی ئەم جەنگەوە کە لە عێراق ڕوویاوەگیم پێشتر بۆ ئاستە نەبوو عەرەبیش لێرە بوو قوتابخانەیان هەیە لە پۆلی یەکەوە تا پۆلی 12 و بەو ئەندازەیە نەبوو بڵێ لە پڕ هوروژمێکی دانیشتوانی زۆر ڕووبکاتە وڵاتەکە دەبێت قەنەعەتیشی بەوە بێتەوە بەشێک لە ئەرکی تۆ ئەوەیە کە تۆ کۆمەلگایە بێ قابلیەتی ئەوەت هەبێ بەرگەی کارەساتی سروشتی بگری جاریوا بە کارەساتی سروشتی
لەوانێ 100,000 کەس ئاوارە بێ خۆ مەسەلەکە هەرجەنگ نییە ئەبێ کۆمەلگاکەی تۆ توانای ڕوبەڕووبوونەوە و چارەسەرکردنی و کێشانەی هەبێ ئەمە خۆی لەخۆی ئەزمونێکی باشە ئاوارەیەکی زۆر هاتووە ناچارتەکە مامەڵی لەگەڵا بکەی دابینکردنی شوێنە خوێندنگەیە مەسلەی تەندروستیە مەسلەی تەسەوڕکردنی مەترسی بەشێکە لە سیاست خۆی یعنی تۆ کە سیاستەکەی یعنی موازەی تەعامل لەگەڵ خطوڕایەکەی خطوڕی کۆمەڵایەتیە شۆڕشە ئینقیلابە هاتینی وڵاتێکی دراوسێتە بۆی جەنگ و کارەساتەوە کەوێتە سەرشانی تۆ ئەی تۆ بۆ بەشێکی لە خێزانێکی گەورەتر لە کۆمەڵگەی بەشەری ئەی تۆ واتە سەور بکەی کۆمەلگایەکە دەیە خۆتی و ماڵی خۆت و دانیشتوی ئەوە هیچ ناکرێ پاشان ئەمە ئەکرێ وەکو ماتریاڵێک بە سوود بێ بۆ مەسلەی بە دیموکراتیکردنی کۆمەلگا بە هەمەچەشنکردنی کۆمەلگا و ینی مۆزاییکێکی جوانە بەخشە بە کۆمەلگاکە ینی سەیری ئەم دۆخواستەوەرە نەکەین جەنگی تایفی هەیە لە عێراق و تۆزە ئەمە بارگرانی کردووە دۆخەکە هەستەکەین مەترسیە لەوە چێمە بێ بە قومبەلەیەکی تەوقیت کراوە و بتەقێتەوە هەتا ئەگەر لە کەمپێکیش کێشەیەگە بوو یانی نابێەوە کۆتایی دنیا بێ نابێ بوونی ڕووداوێک وەڵام من ئەمەوێت تۆزێ ئەگەر ئەم ناوێنانە ڕاست بێ ئێمە توێن بڵین لە دوونەوەمان هەیە لە ئاوارە نەوەیەکمان هەیە ئەو نەوەیە پێشداعش کە ئەمە نەوەیە بوو زیاتر ئەوانە بوون کە بەشیان زۆریان زوربیان سونی بوون بەس بەشیشان ئەوەن کە شیع هاتە سەر حکوومەمانە خەڵکی بەشیان تۆکنۆقرات بوون و هات نهارێم و وەکما مەساعاتە ئاماژەی پێکرد ئەمانە وردە وردەی دیماجان کرد لەگەڵ کۆمەلگای کوردیا و لە ناو زانکۆکانە ئیسفادان لێکراهیان و مستەسمیر بووە بەنهێمێنان بوو ئیسفادەی لێکرا و ئەمەیە بەس نەوەی دووەمانەوەیە کە ناتەبیێنەوەیەکە لە ئەنجامی جینۆسایدکردنی ئەم ئەتنیە نەتەوە ئەتنی و نەتەوە لە ژیانناوە هاتوون چ لە سون نەبێت چی یەزیدەکان بێت چ ئەوە بێ من پێم وابێ ئەم تا ئێستا حکومەتی هەرێم معالەجەکردنی ئەمە معالەجەکردنیی ئەمنی کردووە معالەجەکردنیی پەروەردەیی کەلتوری سیاسی گشتی نەکردو ئەمە خەلەلەکە لێرایە خۆ ئەگەر ئەم معالەجەیە بکرای ئێستا ئەوە ئێمە بەدێ چەندین یاسامان هەبووە لە وارە چەندین سیمینار وەکو چۆماخان باسی کرد چەندین وەرکشۆپ و ئەوانەمان هەبە بۆ چۆن ئەمانە ئیندیماجەکەن حتا ئێمە ئەگەر داینین مەرج نییە کە من بۆ خۆم زۆر متعاتیب نیم لەگەڵەوەی ئەمانە لەوانەیە بە کاتی لێرە بمێننەوانێ لە نەتیجان لەوانەیە نیسبەیەکی چونکە بمانە و نەمانوێت تا ئەم دقەیە لە دوای لەنەوەیەکی شەوانێ هەرێمی کوردستان مستەقرترە لە زۆر ناوچەی تری عێراقا و هیچ ئاسۆیشی دیان نییە کە ئەم ناوچە سونیانە ئەگەسبێنە داعشیشی لێ دەرکرێ ئەم ناوچانە استقرارەکە لەبەرەوە ئەگەرێکەیە بۆ مانەوەیان لەبەرەوە بێتەوە حکومەتی هەرێم بەرنامەیەکی دریشخایانی هەبێت چۆن ئاوێزانی ئەمانە ئەکاوە لەگەڵ ناو کۆمەلگای کوردیە هینیان نەکاتەوانێ جانی بێشی تری هەیە کە ئێمە مەخفیە و ئاماژەمان پێنەیە ئەوش ئەوەیە ئێمە من باش عورەکەم هاتنی کوردی بەشەکانی تر و خۆی نەوعەنما نەوعەلێک نزیک بوونەوەیە بۆ کۆمەلگای کوردی دروست کردووە نەوع تێگەشتێکی زیاتری دروست کردووە نەوە هاوخەمیەکی زیاتری دروست کردووە کەەوە ئاماژەیەکی ئیجابیە بۆ ناسیۆنالیزمی کوردی یەکەم کەعتا کاتەکەمان کەمماوە حەزەکەم بیرو بۆ چوونەکانی خۆ بە کورتی لەسەر قسەکانی برادران بڵێ هەر بەڕاستی ئەوەی کە گرنگە بە کۆی گشتی قسەکانماندەوە کۆی بکەینەوە کوردستان تاکە وڵاتێک نییە کە ئاوارێکی زۆر ڕووی تێکردووە هەموو شوێنێک لەم دنیاە ئەگەری وهەیە ئاوار ڕووی تێ بکە بە تایبەتی ئەگەری سیقراری تیاابێ بەراورد بە شوێنەکانی دەوروبەری لەبەرەوە من پێم وایە ڕووکردنی ئەو هەموو ئاوارە چ لە ڕۆژاوای کوردستان تەنان لە ڕۆژەڵات و لە ناوچە عەرەبیەکانی کەی عێراقەوە من پێم وایە ئەوە خاڵێکی زۆر پۆزتیفە بۆ کوردستان و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەرمەشەوەکو هاوڵاتی بەڕاستەکەی استثماری ئەو خاڵە بکەین و بە تێڕوانینی ڕیسیزم و بە تێڕوانینی شۆڤینیانە کاردانەوە پەرچەکردارمان نەبێ ئەو خاڵی کە ئەکرێ زۆر بە باشی بەکاری بهێنین بە شێوەیەک ئامل نەکەین و ڕفتار نەکەین کە سەرنجام بە نێگەتیڤ بۆمان بشتێتەوە خاڵی دووەم بەڕاستەکەی بایەخێکی زۆر گرنگی هەیە بۆ نەوەی نوێ ئەو نەوەی کە ئێستا لە قۆناغی ئامادەی و لە قۆناغی زانکۆیە بە تایبەتی لە ساڵی 90ەوە ئێمە دابڕانێکی گەورەمان بە تایبەتی لەگەڵ یەک ئیتنیکی نەتەوەیەکی گەورە کردووە کە لە دەور و پشمانە نەتەوەی عەرەبە بە تایبەتی لەم سێ شاری کوردستان و بە تایبەتی لە سلێمانی کێسە لە سلێمانی ژمارەیەکی گەورەی عەرەب هەیە من پێم وایە مناڵەکانی ئێمە و ئەو نەوە گەنجەیە تێگەیشتنێکی کیان لا دروستە بێ کە جیهان تەنها هەر سلێمانی نیە و جیهانیش تەنها هەرەوە نیە کە لە سلێمانی و ئاسمانە بینی بەڵکو لە تەنیشی تو عەرەب هەیە ئیتنیکەکانی کە هەیە ئاینەکانی کە هەیە مەزەبەکانی کە هەیە تێڕوانینی کە هەیە ئەمەش من پێم وایە دەرەنجام وایە کە ئەو نەوە نوێیی کە هەیە مانەوەی یان بوونی بەشێک لە عەرەب لە
تورکمان لە یزیدی لە تەنانەت ئەو کرێکارانی کە کاگرامەیار باسی کرد کە بۆن منە بەنگلادشی و سریلانکی و ئەندۆنیسی کە لە ئێرە ئیشەکەن جۆرێک لەوەی دروست کردو بەڕاستیەکەی نەوەکانی دوایی ئێمە ڕابێن لەسەر ئەوەی کە جیهان زۆر لەوە گەورەترە کە باو باپیری ئێمە تەسەوری کردو تەنها دنیا هەر سلێمانیان هەر کوردستانە و ئەوەش سەر ئەنجام بە تایبەتی تێکەڵاوبوونیان لە خوێندنگاکانە تێکەڵاوبوونیان لە زانکۆکانە تێکەڵاوبوونیان لە کافیتریاکانە ئەگەرتووە ئێواران بڕۆی بۆ سەهۆڵەکەەوە ئەبینی 5 کەس لەوێ عەرەبن 6 کەسی کە لەوەن 2 بەنگلادشی لێیە هەمووانە بەڕاستیەکەی ئەمە من بە خاڵێکی پۆزتیفی ئەزانم و سەرنجام لێرەوە من پێم وایە ئەگەر وەکوی برادران هەموو باسییان کرد ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان هەندێک یاسا و ڕێسایی وها دەربکات کە هەم کاروباری ئەم ئاواران ڕێ بخات وایان لێ بکات کە لەسەر جادن نەبن وایان لێ بکات کە مەشاکینەکانیان کەم بکاتەوە من پێم وایە هەموو ئەمانە خاڵی گەشن بۆ ئایندی کوردستان و ئەرکی ئێمە وەکو نخبەکە ئەوەیە بەڕاستیەکەی بۆ ئاراسی ئیش بکەین هەتا ئەتوانین ئەوەی کەوەتەری حساسی ڕیسیزمە خاوی بکەینەوە و بە تایبەتی ڕەنگە تەنانەت لەسەر ئەم قسانش ئێمە ڕوبەڕووی هەندێک ڕەخنەبینەوە لە ناو کۆمەلگای کوردەوارەیە بەڵام دەبێت بۆ عەقڵێتە ئیش بکەین کە ئێمە ئەو نەتەوەیە بووین کە زیاتر لە هەموو نەتەوەکانی کە پێویستمان بە ئەوانی کە بووە کە ئاوارە بووین بۆیە ئەرکی سەرشانمانە کە ئێمەش وەها سێری هەموو ئاوارەکانی کە بکەین و بۆ ڕۆحقوق بڵیان بکەین کە بەشێکن لەو کۆمەلگای بەشەری کە ئێمەش بەشێکین تایە و ئەوەش دەبێت بە بنەمایەک سەرنجام من پێم وایە جانی پێکەوە ژیان و جانی یەکتر قوبولکردن و دەست بێ بە سەرچاوەیەک بۆ دروستبوونی فرەکەلتوری لە کوردستانە من پێم وایە کە ئەوە گەورەترین شتە بۆ بە تێبینیە کۆتایی بە قسەکانەوە هەڵبەتی ئێمە دەوڵەت نین هەزە هەرێمی کوردستان دەوڵەت نییە ئەمە یەک ئەوەی کە ئاوارە بۆ لە هەرێمی کوردستانە خەڵکی دەوڵەتیشی تر نییە خەڵکی عێراق سیفەتی لە ڕووی قانونی ناو دەوڵەتی عەرەبەکانی عێراق بە ئاوارە حساب نین لێرە چونکە هیچ یاسایەک خۆی کە ئاوارە بوون بۆ ئێران لەسەر شریتی حدود داینابوون لە کەمپ دیاری کراوە پاکستانەکان ئەفغانەکان کە لە ئێران ئاوارە بن کەمپی حدودی هەیە تورکیا کەمپی حدودی هەبوو لە ساڵی 1970 بۆ لە بەروی ئێمە وڵاتێکی ترین ئێستا عەرەبەکانی کە لێرن بە ئاواری داخلی حسابن ئاواری داخلی تۆ ناتوانانی پەنابەریان بەری یا قیودی ئیداریان بخەیتە سەر بۆیان هەیە خانوو بکڕن بۆیان هەیە بچنە گەڕەکەکانەوە لەگەڵمانە بژین بن بە درەوسێمان بۆیە کەیسێکی خاصە کەیسێکی تایبەتی مامەڵەی لەگەڵا بکرێ مامەڵەکەش زیاترەوەیە کە برادرانی شارەتیان پێ مامەڵەیەکی سیاسی و کولتوری و پەروەردەییە کە بتوانین وا بکەین دەمجانکە لەگەڵ کۆمەڵگەکەی و ئەو با بڵین جیدارە کولتوری و سایکۆلۆژی لە بینمانەیە کەمتریکەینەوە بیڕوخێنین تەنها ئەوە ئاکرێ سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاسی میوانی تایبەتمان کاگە عەتا فەراخیەکەین کە لەم بەرنامەیە بەشداری کرد لەگەڵمانە سپاسی هەموو برادرانی شەکەم تاڵقێکی کار شاد و سەلامت بن